يا ليل خانك بتشاف بيبي يتخطوا ولا بري مرة للتشا عين بري ما تورا اللولي راندشيش خانك بتشاف بيبي تقي هستا كولا هستا ده هستا سن هلاك ديانا يك نزاين دا خودري دو تنفر دا بس اردين ايت اخواري والله جادر همو قلبك وهموي هاي بلوك شيشة بلوك جادر أري أبو بوس مني خليجيتو خرش ايشو خومو أدي أقوراني قود نلتي كنت تشي إلا أقل سنة قرجي خوما حيناني بيدريم قوراني بيدريم لافشي بيدريم شايش دكم أدي باش لولي نقرأ لكم نيو ساعات كبرون ده باش جادر تسمعني بخوين خانك بچه حبيبي هوب شوا وانا بس ملم كورا هو بيلو وينك هاكتو خانك بچه خانك بچه اگر کت یا أري دوز كد دري نازاي وسكت بي ميم أري دوز اي عمري خوتو دزيدنا من ناري والله ربي جاوشي تو شرفت ودزيوا والله جادر تتسم روشي أمش بجيرين أهب ما كان فليس لكن ازاي زودي هاي ناكد خسانك لو سمعتوا لك مدار هرش دادن الشيء اري قلت ناوي تسبو أري أتو مارت خرانة بي لبا قوراني آقال ليتيا والله جادر وابزانم عيني شو محلو لقى عبد الله نبي عبد الله كنا ما نا والله أوصلوا شكلي بعبد الله ناتي نا هونيا لقى عمري عمر مسيني دز نا قيافي عمري هالسقطني لقى أقول له خو مشوش كم أمر أو تتسلك باش عين يتما بيش عين والله عين تو عين عين وتا ما يداوى شيكور مري والله انا عاود خرابي أري دبري دي زاي تشي كل على مزقه دزه خوا براس هيرو بريكو دزي كذي شو لنا مركز شرطه مزقه دزي اخي اويد مربى خويا سبب الشيء كرة جيران ملي بشي أمن وهناهم ديشي لبرسان ده باشا تو زور سيدي 24 ساعات خواتو يام برسيتا يا خولتي يام برسيتا يا خولتي تمام نبو أتوجنيا معدل خليج سميرد با مارت خرعنا بي والله هي الكوروني دوني واري ما بو قيتك مخوار يقز ما بو دول لرود برشي ماوش دزايت بك زادر جان دبرو الكشلارون كينويه كره دواز بينا كره بابم اتو نازاني هشتا غشيمي او سمير سبيكر نيشي خويته ده كره ايشي زادر اكسجني والله واهات بو ماستم كريا سمونم كريا ولا زاد اسكالم هندا فينا ترى ودري بيدتي تيبر باي باندي شو عالم لو إلى
جەنابی خوای لە هەموو لایەکی بێ یاخوا بەخێر بێ مامۆستا. خدا عەفومان کە جێگەمان ناوەندی بەهەشت بی ئینشاءالله. ئامین ئامین. مامۆستا لۆ چێن دەرێ ئۆغر دەکەی بێ زەحمەت؟ وەڵڵاهی هەتا تەرچەی دەچی بەسەر چاو. ناوت بەخێر بلای موسڵمان. خزمەتکارت ڕەحمان. ڕەحمان ئەڵڵا ناوەشی مبارەکە، یەکە لە ناوەکانی خوددا. ڕاستە. ڕەحمان یعنی ڕەحیم. ئەرێ وەڵا بەس مامۆستاکە ئەوڕۆ ئەو زروفۆ و زەمانەی ڕەحمان مایە، ڕەحم مایە. ئەمە زۆر بێ ڕەحم بووینە مامۆستا. کاگە عەبدوڕەحمان لەگەلە بۆ ئەو پیا موسڵمانش ڕاگری و بزانم خێرمان دەگات ئینشاءالله. بەسەر چاو مامۆستا بەس تو بەخسووسی لەگە من سوار بوو یانی. ئەمە تازە باسی ڕەحممان دەکەن. دەرێ ڕەحم نمایە دەبا ڕەحمی خۆمان جێبەجێکەین. یا الله یا الله یا الله. دەرێم سەلام عەلەیکم باپیرە. وعەلەیکە سەلام مامە بەخێر بێ. باپیرە وەڵڵاهی لە بە ئەو جانتای درم شەوەش بوو گوتم هەربانە پشتۆ لەگە جانتایەکەی بم. نا جێمە دێ خۆ بشات باە پێشەوە جێهەر نەبوو لەبەر ئەو مامۆستای وا لە پێشەوە دانیشتیە. با قوربانت بم مامۆستای چێ؟ کو؟ وەڵڵاهی چ مامۆستام لێ دیار نییە. ئەو مامۆستای نبینی لێرە؟ کورە وەڵڵا ئارام ئەمە چ مامۆستای نبینیم؟ کورە کووەیە؟ نا وەڵڵاهی هیچم لێ دیار نییە. ئەو پیاوە سۆر و سوپیا چەفیە لەسەر دەم و چاو نورانی کو نایبینی؟ کورە ئەوە چ دەرێ بە قوربانت بم وەڵڵاهی یان ئەمن تێکچوومە یانە تو تێکچووی. قسەی خێر بکە. ئەو مامۆستای نبینی؟ سبحان الله. فەرموو دەرێ سوبحان الله. وەڵڵاهی نەجێم لە قسەیە نە ئاگاشم لە مامۆستایە. کاکە ئەتو فشەی بە من دەکەی؟ گورە وەڵڵا فشت پێ ناکەم برایەکەم تازە هاتمە دەرێ لە مارێت چ عیبم نەبوو. ئێدە بە قوربانت بمگەینە جێ خێرت دەکاتێت چەندەکە ئاقەکەت دەدەمێ. قەیناکە نا بەس با ئەو مامۆستایە دانێ بەسەر چاو ئەتوش دەبەمە ئەو جێ کە ئەتو گوت. ئای کورە برام ئەتو ئەم دەزان ڕاست و ڕاست بڕۆ ڕاست و ڕاست بڕۆ. پیاو هەموو شتێکی لەبیر دەستەوە دەترسێ و ئاخر زەمانە کاکە ئاخر زەمانە. کاگە عەبدوڕەحمان ئەو برادرە ناحەقی نییە ئەمن نابینی لەبەر وەی لەو دنیایەی ئێستا کە بەت زنا بدە من دەبینی. کووەیە مامۆستا؟ وەرێ وەیە لەبەر وەی ئەمەنە عیزرائیلم. چ؟ قسەی خێر بکە ڕاوەستە بای بام. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. خواتو إسرائيلي. بەڵێ وەیە ئەو تا سزلەکەشم پێ و ئێستا خ ناوەکە تۆمار دەکەم. ناوی بابت چ بوو؟ ڕەحمان ڕەسوول. ڕەحمان ڕەسوول کراو لەسەر. چ؟ اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. قسەی خێر بکە مامۆستا. جەنابەت دەقەت لە بەردەستی ماوە چ ئارەزوو چ قسەک و چ وەسەتێکت هەیە دەتوانی بەو دەقەی ئیشەکانی خۆتەوە بکەی. مامۆستا مادەم وەیە خودایە مادەم وەیە ئەو دەقەیە تا مزگەفتی دەچم لۆ خۆم تۆبەی دەکەم و دێمەوە ئەنجنێ ڕوحەکەم بچێشە. دەمزانی ئەو سبەینێ ئەمن عومرم تەواو دەبی. خوایە من چ بکەم؟ خوایە لە گوناحەکانم خۆش بە. ناحەقی نەبووە و کابرایە بێگۆ من ئەو کابرای نابینم. دەزانم ئەو شۆ لە مارێ خەونی زۆر خراپیان بمنەوە دیت بوو ئەوەتە هاتە دی. ئای خوایە ئەمە چ بکەم؟ ئای کاگە عەبدوڕەحمان لۆ مشەوەش دەبی ئەدی دەمەکە باسی چ دەکەین؟ ئەدی مردن حەق نییە؟ حەقە حەق بەس لەو دەم و دەستەی مسلمان نابی لە مردنیە بترسی. زەمانی پێغەمبەری ئەوانەی کە مژدەی شەهیدیان پێدەدرا لە خۆشیان چەند ڕۆژ نانیان نەدەخوارد.
لە ئەواخیر و ئۆخیری ژیانم ئای خودایە منداڵەکانم هێتیم دەبن خودایە چ بکەم خودایە لێ دەپاڕێمەوە لە گوناحەکانم خۆش بە خودایە هاتی بە بارەگای تو لێت دەپاڕێمەوە خودایە لە گوناحەکانم خۆش بە خودایە ئای هاوار هەش ئای هاوار هەش بسم الله بسم الله بسم الله زاد ئای خودایە دەمەچی کەسانەوە دەبێت ئای بابا کورە بابا وەڵای ئەو دارەبازی لەوە بگەلە درێژ و ئەوە بەرێنە ئەوە جێبن نییە خدا دەبرە خدا کورە ئەو دارەبازە گەلێک لەوە بەرین و درێژە ئیلا ئەوە غەرەتی کردیا بڕەحمان ڕەسوول خدا چ بکەم ئای بابا دەبرم دەمەچی دیکە سواری ئەو دارەبازەم دەکەنەوەش لا حول ولا قوة إلا بالله أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله آي بابر آي خداي لقناح كانوا خوش با گوناحم گەلە زۆرە خودایە لێ دەپاڕێمەوە ئای هاوار خودایە چم بەسەر هات مردن ئەوەندە ناخۆش و زەحمەتە خودایە هەرە تومانەیە خودایە لۆ خاتری پێغەمبەر لە گوناحەکانمان خۆش بە خودایە لێ دەپاڕێمەوە دەمە چ دیکە دەبرم ئای هاوار برە بە قورعان ئەو شارەکان هەبینە بی ئەوانە دزی کوڕی بزبوون ئەمە چ بکەم ئەوکە ها بچمە چێنەرێ لە چێ بە دویاندا بگەڕێ دەبێ ئێستا ئەو تڕ بێ لەیان بردە چێندەرێ ئای بابا ئەوە بە بدەبیندرێتەوە پاشە من هەوکە چ جوابی ئەو ماڕوودارەی بدەمەوە ئاخر چیان پێ برێم دەبی نان و ماستەکەیان خواردبی شکو خراپم بەسەردا هادەوە فایدەی نییە با بڕۆم باشتر فرم ئەمە لە سەعار وەزعەتی ما گەنجی ئەو زەمانەی لە سەعار وەزعەتیە هلا سامارة هلا لۆنا بابە لۆنا گەنجی ئەو زەمانەی هلا بە پێ بەدەی شێتر يا الله هاي كره خو هوا كره والله هوا كره هردت قرب هلا بيش هلا كره والله بشي زادر لو او خطط لجينات ومارت خرانبي خلاش كشم بيما تخوا براس لا باركما ما قد يدلن بنزين كده كره والله او رزيله نازم تي كرديه يعني كوب قرينو 10000 شنو بتزين بشي عم صار شوبين ما غش قواني والله شاب بسرعه ما بسرعه ما راس باجلو بيش مكتبك كان ما خبرو ما غا تشيش ديارنا تشيش
ورا کا مەکتەبی لێ هەلا دەزانم بەغا کۆمپانیای دادەنی کۆمپانیای جادر دزی بەچێ سەلام عەلەیکم خوشکم ئەتوو شکایەتان دەنووسی زۆر چاک ئەبن ئەو ڕۆستبەیرێکە دوو دەست تڕۆمبێلەکەیان لێ دزیمە لەسەر خۆ بە کاک حاجییان لەسەر خۆ بە فەرمودان شەلێرە هەیە بێڵێ باش خوشکم بەخێر بێ سەلامە دوی خۆ عافکە لەسەر خۆ هەیە من تێم بێن ئاخر ئەو تڕۆمبێرە ڕزقی سێ ئایلە لەسە بوو ئەم نەو ڕۆستبەینێ چوومە نەو کڕین و سەموو کڕینێ بەمەلۆ منداران لە ڕێی کابرایەکی نورانی لە خواترس دەستی لێ ڕاگرتە بەم دیش گوتم خێرە بابی بم وەڵا سوار بوو ئەلحەقی گوتی ئەلحەمدولله خوا بەڕەحمە و نازانم ئەو شتانەی هەموو گوت لە ڕێی هەندێکی ڕۆیشتین گوتی لۆلۆ ئەو کابراش ڕانەگری ئەتو هەر خێری خۆت دەک گوتم باش لە ڕێ ڕۆیشتین دوایە دەمەچی پێچوو گوتی ئەمن ئیسرائیلم زراوم چوو کەڵا زراوم چوو گوتم باشە مادەم وایە دە دەقەک مەجالم دێ بەس دەچم دوو ڕکات نوێژ دەکەم دەچم لە خوای دەپارڕێمەوە لە مزگەفتێ وەچی هاتمەوە ڕوحەکەم ئامەنتو بالله بیچێشە وەڵا هاتمە دەرێ تەمەشا دەکەم نەتڕۆم بێلمایە نەچمایە هەردووچیان دز دەرچوون کاک حاجی ساگەر ئەوانە ببینی داناسیەوە دەیناسمەوە دیکو داناستەوە کابرا نورانی بوو دژداشەشی سپی و کەشی دەشی سپی لەسەر بۆ عەبایەکی قاوەی بەسەر شانی دادا بوو هەر ئەتوش بدیت باە لێ شەرب لێ دەکرد هەردووکیان ئەو جرک و بەرگان لەبەر بوو ناوەڵاوی دیکەێت دەم و چاوی پێترا و بە جەمەدانی ئەوە یعنی شکلێتیان وەکو نورانی وا بوو یاخود ئەوەی یەکەم ئەو هابوو ئەوەی یەکەمە ڕدێنیان هەبوو ناوەڵات ڕدێنیان هەبوو کاک حاجیان هیچ فکرێک لێ مەکەوە ئێمە ئیشەڵا بە توانای خۆمان ئێمە ئەوانە دۆزینەوانی و نەتیجەیەکی تەواو دەدەینە هیچ غەمێکردن باشە قوربان باش فەرموو خوا حافیز بێ داچی داکمی خوا لەمە ببینەوە بە چاوان لە خزمەتان خدا حافیز سەر هەردوو چاو کاک حاجیان سەر چاوان ناو چییە؟ مەغدیت باو باپیرت مەغدیت عومەر حەلی باشە جوان بۆم گێڕە بزانم ئەو دزیتان کو کرد بەخوای گەورم ئەمن سبەینێ زۆرم برسی بوو لە مارێ هاتمە دەرێ گوتم جادر برسیمە جادر گوتی بێ چ بکەم برسیتە گوتم وەڵی بابچینە ئیسکان وەستەمەشام کرد پارەم پێ نەبوو جادر گوتی ئەمن تەکسێکی برادەرمەیە واچم دەهینمەوە کە دێمەوە چوینە ئیسکان و خۆمان نانی خۆمان خوارد و تۆ ئەی دوای کەنانتان خوارد ئەو قەزێتان چۆن کرد ئەم ناگام لێ نییە خوشکە بەخوای هەرەوەندە دەزانم جیرین و تۆ سەرەر بڕە بۆم باس کە بە تەواو دیدەی وتی برادری خۆمە سیارەی دەینم بچینە ئیسکان نانی بخۆنیانی چی تێدایە قابلە لەگە برادری خۆ ناچ جوان بۆستا ئەگەر دزی نەکرد بێ نای تێرە بە ناخێری جالت بەڵێ گەورە تۆ مەدبارەکەی کەم لێ بۆ بێنە بەسەر چاو گەورە یاش جوان بۆستا تۆ بڕۆ ناوت ناوم جادرە جادر کێ سەڵتە بەرزکەوە جەبار کێ جەمیل لە چ گەڕێکێ دانیشی لەولە ئەو لای کوێیە کوڕە لە ڕۆناچی جوان قسە بکە دەی بزان هاتی بۆ کێ موانی دی چەنە تەمەنم 30 ساڵە لەگەڵ تۆمە کوڕە جوان بۆستە شەلی جوان بۆستە دەی ڕێک دەزانی لە کوێ وەسایی تۆ ئێستا خەتای من نەبوو گەورم بەخوای پێشتر دزیکەت کردووە
خوا گەورم دەزیم نەکردێن باشە جوان بۆم بگێڕە بزانم ئەو دزیتان کو کرد برادرەکەم لەگەر و گوتی برسیمە منیش چینە سەزادی تەکسی بگرین وەڵا تەکسێکمان کرد تەکسێکمان کرد گوتمان بمان بە ئەو لای ئەو لای کوێ بە ئیشارە قسە مەکە بێ پێچ و پەناق مەزوعەکەم تێگەێنە کن مەتعەمەقی ناین لە کیان مەدام بوون ئەو لای ناو ئیسکان وڵا تەکسیمان کرد اختیارێک بوو گوتی لەڕێ گوتی نەخۆشم وەڵام منیش گوتم چتەوە گوتی ئەوە درم هەرەچی لۆ تۆ دکتۆری یامزەمیدی دیارە زۆر شارەزای دەیە ناوڵە گەورم دکتۆر نیمە دێ بەس بڕک لێ دەزانە دەستدانی لە دکتۆری وەڵا گوتی هەتا ئەو مزگەفتی دەچم هەندێک دوعای دەکەم هەتا خوا شیفام بدە وەڵا منیش لەگە برادرم گوتمان بچین ئیسعافی لۆ بینی وەڵا مەسیارەکەی ئەو مامەمان برد وەڵا ڕاست کە تۆ دوومان گوتم گوت زیتیان کردی سارەکەتان بۆ کوێ برد وەڵا بەتەمای ئەو لای بفرۆش مەقسەد بچین ناو قستەخانەی بەتەمای ولا بێ بەتەمای بفرۆشین بەتەمای وتمان بچین پارە ئیسعافی بینین بفرۆشی جوان قسەکە کوڕە وەڵا ئەجا دزیم ئەمەیان کرد گوتیان گۆ دز یعنی تۆ دزێکی هەندە زیرەکی چوویتە قاڵبی شەخسێتێکی کابرایەکی نورانی و پاک پەشیمانم تمام بار بەرە دەرەوە گەورم ئەو دیش بەڕڵاکەن خوا ئەویش بناوش باکەریم فەرمۆنە ژوورێ وەرە باوی وەرە کاچوو ئەو دڵت خۆشە بە چ پێ دەکەری ئاخر بەس بزانە تەمەشاکە تەمەشا تڕمبێلم چوو عەلاگە سەمونەکەم ڕۆی مەنزەرە ماستەکەم نەما بزانە گەورم لۆ خۆی ئەوەی دەکا باس پاسکلەکەی من ناکە ئەمن بە عارەشە و پاسکلم پاک لە لەنگە یەک مانگ هات چون دەکرد هەتا 100,000 خڕ کردو پاسکلم کردیا کاتشم لێی دزیم کورا من کەنج لێ دزیم کردیا کورێ تو دیدە دزیە پێش کورا کە من دزیم کردیا ئەی چێ دزی لەسەر خۆ بن هاد بنەوە براگیان نە ئەو کابرایە دزی کردو لە تۆ نە بە بەبەستی پاسکل دزینیش بووە ئەو کابرا لەبەر کە سارەکان دزیوە بۆیە پاسکیلەکەی تۆی برد ڕەحمەت لە بردی ئێستا سارەکەی کاک حاجی هاتۆتەوە پاسکیلەکەی بەڕێزیشە دێتەوە دەست هینی هیچتان نەدزراوە سەدما باوی بابم هەردوو تاوانباریش درانێتە دەست دادگا ئێوەش ئیسراحەتی خۆتان وەرگن و تاق الحەمدولله الحەمدولله دەستان خۆش سەر هەردوو چاوە ئێوەش ئەگەر ئاش دەبنەوە باشترەکە بۆ هیچ لە دڵتان نەمێنێ وەڵام مامە دەبی گەدەنم ئازاکەی 1000 جاران ئازاد